لەمڕۆ بەدواوە بە شێوازێکی فراوان هەموو هەوڵەکانمان دەخەینە گەڕ بۆ ئەوەی دۆخی خراپی مامۆستایان و کەرتی پەروەردە و هاوڵاتیان و موچەخۆران بگەێنینە سەرجەم نوێنەرایەتی و وڵاتان و نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە جیهانیەکانی تایبەت بە پەروەردە و مافی مرۆڤ و پەرلەمانی وڵاتانی ئەوروپا و داوای بەدەمەوە هاتن و پشتیوانی مرۆییان لێ دەکەین و نوێنەرایەتی هەرێم و عێراقیش لەو وڵاتانە دەخەینە بەردەم لێپرسینەوە. لە کۆتاییدا هۆشداری دەدەین کە مەترسی جددی لەسەر ئەم ساڵی پرۆسەی خوێندن هەیە و پێویستە چارەسەری دۆخەکە بکرێت. بە کورتی ناوەڕۆکی بەیاننامەکە یەکەم ئێمە گلەیمان لە هێزە سیاسیەکان کردووە کە ئەبوو پشتیوانی هاوڵاتیان و ناڕزایەکانیان بکردایە. دووەم گلەیمان لە ڕووی تاوی کۆمەڵگەیە ئەم بێدەنگیە ئەم لە دەستدانی خاکی لە 150 خاکی کوردستان بێنەوتی بێیاسایی گەندەڵی تۆ ئەبێ قسەت هەبێ دوجارە بێ وەڵامی خەڵک دەیتەوە ئەمە دوو سێم ئێمە بەڕوونی ئاماژەمان بەداوە 3 ساڵە داوا لە حکومەت هەرێمی کوردستانەکەین 3 ساڵە ناڕزایی دەربڕن بەدەمانەوە نهاتوون بڕیارمانداوە چیتر ئەمان هەموو شتێکیان تەسلیمی بەغدا کردووە بەڵام ئێمە بۆ قوتی خۆمان بۆ داواکردنی موچەی خۆمان بڕیارمانداوە چیتر داخوازیەکانمان ڕوو بکەینە بەغدا لە ئێستاوە.